کاتژمێر پێنجی ئێوارەی ڕۆژی هەینی لەسەر ڕێگای قەزای بەردەڕەش بۆ ناحیەی کەڵک ڕووداوێکی قورسی هاتوچۆ لە نێوانی تڕێلەیەک و ئۆپڵێکدا ڕوویدا. بەهۆیەوە 6 کەس و منداڵێکی نێوسکی دایکی کە سەرجەمیان ئەندام یەک خێزان بوون گیانیان لەدەستدا. سوپاسی هەر هەمووتان دەکەین. خانەوادەی قوربانیەکان هەرزوو بڕیاری کۆتاییان لەبارەی ڕووداوەکەدا و لە خوێنی قوربانیەکان خۆش بوون. بەو پێیەی ڕووداوەکە بە مەبەست نەبووە. بڕامن بە قزا و قەدەری خودای هەیە بە بخەیری وە شەڕیهی. هەموو کاتێمە مسلمان دەبی لە ئامادە باشی بدابین کە خوای گەورە مردن لە شادەماری مڵمە نزیکترە. ئەوەش دیارە حادیسەک بۆ وەکو حادیسەکانی تری پێشووتر کە هەر لەم ڕێگایە بە ڕێگای مرگ مەشهورە. ئەوانە دەڕۆن نازانم بەڕاستی ئاگادارێکەکوونە، بەڵام کوتو پڕیارە لە نەشکا و ئاگری دەگری، ینی گردەگری سیارەکە لە پاش ئەوەی کە ڕوبەڕوویەکتر دەبنەوە و دەعام دەکات دوایش گردەگرن سبحان الله هەموو و ئەوەی حملی کسەکەشم و ئەو حملەکەشی ئەوەی لە ناو زژی شەردەسووتێت سبحان الله. لێخۆشبوون لە خوێنی قوربانیانی ڕووداوەکە هەرزوو دەنگدانەوەی بەدوەدا هات و خانەوادەکە وەک نمونەی خۆڕاگری و هەڵوێز جوانی ناوزەند کران. یەک لەوان برای بچووکم بوو ئەلحەمدوللا شکور خوای گەورە ئەمە تاقی کردەوە، ئەمەش پێ شکرین و لە کابرای خۆش بین و گەردەدی خۆش و ئازاد دەکەین و حتمما خوای گەورە چی بینی ئەو باشە. ئەوە ڕێگای بارهەلگرنیە، ئەوە ڕێگای هاوڵاتیە، ئەوە ڕێگای ساری بچووکە. یعنی بەڕاستی چەندی چەند ساڵە ئەمە قوربانی زۆر دێنەوە ڕێگایە. بەهۆی خراپی ڕێگای قەزای بەردەڕەژ ناحیەی کەڵک کە دانیشتوانی ناحیەی کەڵک بە ڕێگای مەرگ ناوی دەبن، چەندین ڕووداوی هاوشێوە ڕوویان داوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی کەڵک سەر بە پارێزگای دهۆک.